ژیار تایبەت شوفيكي ما موسى جاسم من خوج وانا نمري داي 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 مالكم او شوفي هلا خوج وانا ما موسى نمري خيلي خيلي خوش عمادي ما موسى جاسم ما وصى لەلایەن خۆمان و دامانی کۆڕی مۆسیقا خۆمە مۆسەوریا کاکە سامان بە خێراتی گەرم و گوڕ بۆ هونەرمەندی عزیز گەورەی کردین یاخوا بەخێر بێ مامۆستا جاسم گیان سەرچاو ماتی بەخێر بێ یاخوا دەی دەی گیان 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 باه 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 ماشاءالله چاوەکانی بوو کوزاوە ئەڵێ بۆ شۆفیەکەی دەستی کاکە زانیار نەورۆڵی سڵاوی لێبێت
بۆ چاوەکانی بووک و زەوا بۆ سەر جەمیوانە بەڕێزەکان سڵاوی لەبێ کاکە ڕێبوار سڵاو لە کاکە ڕێبوار دووبارە بۆ چاوەکانی بووک و زاوان ئەمری کاکە ڕێبوار گیان هەر بژی مامۆ ڕێبواری خۆشەویست